سیاسەتی دەرەوە ئێران جێگیرە دەرچوونی کاندیدێک لە هەرکوام لە بەرەکان کاریگەری لەسەر سیاسەتی ئایندەی ئەو وڵاتە دەبێت یاخود نا؟ زۆر سپاس بۆ جەنابتان و بۆ تەلەڤیزیۆنی پێیان. لە ڕاستیە هەڵبژاردننی سەرۆکۆمارێکی نوێ بۆ کۆماری ئیسلامی ئێران بێگومان بە حەدی خۆی کاریگەری هەیە و دەور و نەخشی هەیە و بەشێک لە دەسەڵاتەکانی کە لە دەستورا دیاری کراوە دەتوانێت بەکاریان بێنێ و بێگومان هەر کام لە سەرۆکۆمارەکانیش جیاوازی هەیە لە دەسەڵاتیان و لە پێگەی شەخصیان، بەڵام تاحسیل حاصلە بە پێی دەستوری هەمیشەیی کۆماری ئیسلامی ئێران ئەوەیە کە بەشێکی زۆری سەلاحیەتەکان لە دەستی ڕابەری کۆماری ئیسلامی ئێراندایە و ئەو نەخشە ڕێگا و استراتیجەکە و ڕوویای کۆماری ئیسلامی ئێران دیاریەکە بە تایبەتی ڕوو بە دەرەوە، بە تایبەتی ڕوو بە مەسەلە ئەمنیەکان و ئەمنی قەومی کۆماری ئیسلامی ئێران، مەسەلەی سوپا و هەموو ئەمانەی کە مۆزوعی هام و گرنگن بێگومان دەور و نەخشی ڕابەر و ئەمەش لەناو دەستورە هاتووە، نەک بڵێ ئەفەوی و بە شێوەیەکی شەخصی، بەڵکو ڕابەر گەورەترین مەرجع لە کۆماری ئیسلامی ئێران و بەڵام قسەکەوەیە کە گرنگە ڕابەریش ئاوا سەیری سەرۆکۆمارەکە کە یەکێکیانەوەیە کە کێشە و گرفت دروست نەکا لەگەڵ دام و دەستگا مەدەنیەکان و دام و دەستگا عەسکەریەکان، ینی بەواتەیە یەکتر کێشە دروست نەکا لەگەڵ ئەنجومەنی خوبرەگان، لەگەڵ شورای نیگابان، لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان، لەگەڵ سوپای پاسداران، لەگەڵ دام و دەستگا ئەمنیەکان. ئێمە شایەدیەوەین کە لە ڕابردوو لە سەردەمی ڕوحانی و تەنانەت خاتمیش ئەم کێشانە زۆر بوو، بەڵام لە سەردەمی 3 ساڵی حکومی ڕئیسی ئەمانە ئەم گرفتانە سفر ببوونەوە. الحاصل لە ناوخۆ یعنی سەرۆکۆمار کێشە و گرفتێکی نەبوو لەگەڵ ڕابەر و لەگەڵ سیاسەتەکانی، بۆیە ئەوان ینی بۆ گرنگە کە ئەم سەرۆکۆمارە دەسەڵاتەکانی خۆی بەکاربێنێ و لە هەمان کاتا کێشە و گرفت دروست نەکە، قەیرانەکان قوڵتر نەکاتەوە و تابعی ویلایەتی فەقیهەوە ڕابەر بێ. بۆیە بە نەزەری من هەڵبژاردننی سەرۆکۆمار جگە لەوەی کە خۆشیان مەسەلەن ئێرانەیە وەکو پرسێکی دیموکراسی بیدا بە دەرەوە، لە هەمان کاتیشا گرنگە ینی بۆ نمونە لە هەموو هەلو مەرجەکانە پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکۆمار لە ئێران هەرچی چۆنێک سەیریکەی لە هەر بۆ ئەدێک ڕانێک و سەیریکەی، بەڵام دوانەکەوتۆ لە کاتی خۆیان هەر بۆ ئێستا دوای گیان لە دەستدان و بردننی ڕئیسی کاتەکەی ینی بە پێی دەستور وتیان 50 ڕۆژ ئەو لە چ ڕۆژە هەڵبژاردنەکانیان بەڕێوە بن. گرنگە بەرحاڵ سەرۆکۆماریش لە کۆماری ئیسلامی ئێران دەور و نەخشی خۆی هەیە و بە پێی ئەو سەلاحیەتانەی کە هەیەی ئەتوانێت یاریەکە بجوڵێنێ و دەوری هەبێ. زۆر باشە. بەشداری کەمی هاوڵاتیان بۆ هەڵاوردنی بەشێک لە کاندیدەکان ناگەڕێتەوە کە لەلایەن مەرجعیەتی ئاینیەوە ڕەتکرایەوە؟ خۆی لە ڕاستیە ئێستا پرسی هەڵبژاردن لە دنیاە، تەنانەت لە وڵاتانی ئەوروپاش ڕێژەکە زۆر دابەزیوە، ڕێژەی بەشداری خەڵک. بێگومان ئێرانیش لە ناو ئەم مەنزومەیە کە ڕێژەی بەشداری خەڵک لە باشترین حاڵەتەکانیە لە 160 نەپەڕیەوە لە هەندێک جارە 52 ئێستا ئەم ڕێژەی بەشداریە دوای ئەنجامەکان ڕەنگە دەرکەوێت، بەڵام زۆر دڵخۆشکەر نییە بە دەلیلی هەم درێژکردنەوەی کاتەکە و هەمەوەی کە ڕابەری کۆماری ئیسلامی ئێرانی ژووتی بۆ مەشروعیەتدان بە کۆماری ئیسلامی ئێران بڕۆنە پای سندوقەکانی دەنگدان و لە هەمان کاتە لە ڕاستیە پێم وانییە گە تۆمە بەست ئەو هەشتا کاندیدە بێ کە زۆرینیان ڕەت کرانەوە بەهۆی ئەوە خەڵک نەیەتە پای سندوقەکانی دەنگدان، چونکە ئەوانە بەشێکی زۆریان کەسایەتی زۆر بارز نەبوون، تەسیریان لەسەر یاریەکە و تەسیریان لەسەر ململانێکە هەبێ، بەڵکو کەمی بەشداریکردنی خەڵک لە پرۆسەی دەنگدانیان بایەکوتکردنی پەیوەندی هەیە بە کۆمەڵێ فاکتەری زۆرەوە. یەکێکیان ئەوەیە کە بەپێی هەندێک لە ڕاپرسیەکان عادەتەن 142 148 تا 50 بەشداری هەڵبژاردنەکەن و ئەوانەش تەوزیع ئەبێ لە بینی دەنگدەرانی ڕیفۆرمیستەکان و محافزکارەکان و هەندێک جاریش پێیان وایە ئەو 150 مێنێتەوە دەنگی خۆڵەمێشین، ئەوانە توانن ئەگەر بەشداری بکەن پرۆسەکە بە جۆرێکی تر ئاڕاستەکە. بەڵام هۆکارەکەی هەندێک لە هۆکارەکانی ئەوەیە کە
مثلەن شەریحەیەک لە گەنجان و بە تایبەتی ژنان و کچان کە بەشداریان نەکردووە لە ڕاپرسیەکانە قسەیان کردووە ئەڵێن مەسەلەن ئێمە خوازیاری ئەوە بووین کە حیجابی زۆرملی لا برێ مەسەلەن بۆیە بەشداری ناکەین ئەمە لە قازانمان نییە و ناگۆدرێ و هەر کام وعدمان پێدا بەشێکی تریشی پەیوەندی هەیە بەوەی کە پیان وایە ئەگەر ڕیفۆرمیستەکان پیان وایە ئەگەر خەڵکی ئەوانەی تەییدی ڕیفۆرمیستەکانە پیان وایە سەر کاندیدەکەشیان دەرچێ هەر ناتوانێت ئەو وعدانەی کە بە خەڵکی داوە جێبەجێیکە و لە هەمان کاتا محافز ئەوەی کە زۆرتر مەسەلەن سوورە ئەوانن کە لە ناو ئەو فۆرمە گشتەیە تابعی سیاسەتی گشتی کۆماری ئیسلامی ئێرانن و ئەوانە بە هەر حاڵێک بێ ئامادەی بەشداری بوونیانتیایە و ئەوەش ناشارنەوە کە ینی مەسەلەن مەشروعیت دەیا بە کۆماری ئیسلامی حەقانیەتی پێدا و ڕوبەڕبوونەوەی لەگەڵ مەترسیەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپاکانەوێ ئێران زەعیفکەن ئەم تەفسیرەی بۆکە و بەشێکیشی لە ناڕزایەتی و مەسەلەن لە بۆز و گوزەرانی خراپ و ناهەموار و مەسەلەن ئەوانە سەرچاواگرێ بەڵام بەهەرحاڵ پێم وایە ئەم پرۆسەی دەنگدان لە 140 تا 50 ئەبێ و ئەمەش کافیە بەڕێی من لە هەلومەرجێکی وەکو ئێرانە کە بەشێک لە چاودێران پیان وایە دیموکراسی نییە و ڕەنگە کاندیدەکان زۆر جار هەندێک لە چاودێران ئەڵێن خەڵکی ئێران بۆ قەنەعەتە ئەگەن کاتێکە ئەوان دەنگی ژەدەن بە کاندیدێک ئەکسەریەتی دەنگەکانی ژێنێ بەڵام بە نەتیجە کەسێکی تر کاندیداتۆرێکی تر دێتە دەرەوە لە سنووخان ئەمە اعتراض و ناڕزایەتی هەیە بۆیە بە نظری من ڕێژەی دەنگدان لە هەر حاڵدا بێ ئەوەی کە ئێستا ڕوویداوە کافیە و لە نێوان یەکێ لە بەربژێرەکانی ڕیفۆرمست و محافزکارەکان یەکیان سەرەکەوێ و ئەمە ئیتر بەپێی خیتابی کۆماری ئیسلامی ئێران ئێرانیەکان بردویانێتەوە هەر کەسێک دەرچێ و هەرچەند خەڵک بەشداری کرد زۆر باشە بە بڕوای ئێوە وەک شارەزایەکی کاروباری ئێران دەرچوونی پزیشکان نزیکتر نییە لەوەی کە لە بەرامبەر سێ کاندیدی محافزکار تەنیا کاندیدێکی ڕیفۆرم خواست بوونی هەیە بۆ هەڵبژاردنەکە و هەروەها مشتومڕی گفتوگۆی بانگەشەی هەڵبژاردننی ئەو کەسایەتیە بابەتی گەرمی شەقامی ئێرانی بوو بە تایبەت کە باسی لەوە کرد حیجابی زۆرم لێلا دەبا و دەگەڕێتەوە ناو ڕێکەوتنی ئەتۆمی وڵاتانی 5 و لە ڕووی سیاسەتی دەرەوە پێویستە ئێران نەرمیەک بنوێنێت ڕاستیە مەسعود پزیشکیان بۆ خۆی وەکو لە ستایشەکانی محەممەدی خاتەمی و حەسەن ڕوحانی وتی سوپاسانەکەن کە بە باوکی ڕۆحی ریفۆرمیستی ئێران باستان کردوون بەڵام لە حەقەتدا ئەمە زۆر واقعی نییە و لە هەموو ئەو بانگەشانەی کە پزیشکیان کردوێتی تەنانە نەیتوانیەوە بچووکترین ڕەخنەش بگرێت لە ڕابەر و دەسەڵاتەکانی ئەوانە بۆی خە خۆی زانێ ئەوە خەتی سوورە و ئەوەی کە قسەی لەسەر کردووە حیجاب لابم بە نظری من بەڵێنێکە کە ناتوانێت جێبەجێکە لە بەرەوەی ئەمە لە دەست ینی بە پێی یاسا ڕێکخراوە و کارێکی وا ئاسان نییە بەنیسبەت بانگەشەی بۆ دانووسانەکانی پێنجایدیەک بەڵێ بێگومان ئەوە گڵۆپی سەوزی ڕابەر و سوپای پازارانیەوێ ئەگەر بڕواجارێشکە لە پای دانیشتەکانی پێنجایدیەک دانیشێ بەڵام دانیشتن بەو مانایە نییە کە ئەتوانێت دانووسانەکان بەسەرکەوتن بگەێنێ بە پێی بەرژەوەندەکانی خۆی بەڵکو ئەوە خەتێکە و استراتیژێکە ڕوئایەکە دانراوە کە ئەبێ بەم شکڵە گفتوگۆ بکرێ یعنی نابێ بە هیچ شێوەیەک ئێران زەرمەند بێ و نابێ بچێتە ژێر تەسیری هەژمون و داخوازیە ناڕەواکانی بە قەولی خۆیان ئەمریکا و یەکێتی ئەوروپا چکە ئەم دانووسانانە چییە؟ ئەم دانووسانانە لە ماوەی دوودەیە ڕابردوودا پەیوەندی هەیە بە ئەو راپۆرتانەی ئاژانسی نێودوڵەتی وزەی ئەتۆم داوێتی سەبارەت بە ئەوەی کە ئێران خەریکی بەرەمهێنانی چەکی ناوچیە خەریکی بەرەمهێنانی چەکی بالیستی دوورمەودایە و لە شەڕەکانی ئۆکرانیا و رووسیا چەکی ناردووە گرفت ئەوەیە ئایا ئێران ئایا مەسەلەن با پزیشکیانیش خواستی ئەوەی هەبێ ئاياتوانێ ئەمە جێبەجێکەوە لە دووسێ ڕۆژی ڕابردوو خاتەمی وتی ئەگەرتانەوێ ئێران لەم نەکبەتیانە ڕزگار بێ دەنگ بن بە پزیشکیان لەوەش دوورتر مەسەلەن ڕوحانی وتی ئەگەر ئێوەتانەوێ ئێران گەمارۆکانی لەسەر لاچێ و بگەڕێتەوە دانیشتەکانی پێنجایدیەک ئەوە بکەن لە کاتێکە ئەم دوانە ئەم قسەیەکەن خۆیان نەتوانیان گەمارۆکان لەسەر ئێران لابن نەتانیان لە ڕێکەوتنەکانی پێنجایدیەک بە سەرکەوتوی بێنە دەرەوە هیچیان نەیانتوانی ئێستا ئەوە بۆ گەرمکردنی هەڵبژاردنە بۆ دەنگ پێدانی پزیشکیانە بۆیە
بە نەزەری من چانسی پزیشکیان ئەگەر بێت و بە هەڵبژادراوی بێتە دەرەوە ئەو سیاسەتانە نییە کە بانگەشەی بۆکە ئەوە خواستی ڕابەرە کە پێی باشە لەم هەلومەرجەیە وەکو دەورانی پێشووتر ڕوحانی و خاتەمی هاتوون بۆ هەلومەرجێک ئەوە ئاخوازێ ئەوش چۆنە ئەوش ئاوایە کاتێک کە ئێستا سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران پێویستکە پزیشکیان دەرچێ ئەوە بەو دەلیلەیە کە ئەوێ جارێشکە بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ وە درێژە بە گفتوگۆکامدا نەک خواستەکانی پێنجای یەک جێبەجێکە نەک پرۆژێ ئەتۆمی پەکی بکەوێ خۆ ئەوان ئەمریکا و ئەوروپا ئەمەیانەوێ بە تەواوی دڵنیا بنەوە کە ئێران خەریکی بەرەمهێنانی چەکی ناوەکی نییە کە ئەمە بۆ ئێران مۆزوعێکی حیاتیە وە گرنگە وە پێم وانێ دەستی لێ هەڵگرێ و قسەیەکی منطقیژەکە بۆچی ڕێگا بە ئیسرائیل دەدرێ بۆچی ڕێگا بە پاکستان و هیندستان درراوە بۆچی ڕێگا نادرێ بەم و ئەمە ئیکا بە هێزێکی ناوچەی قەبەتر و زەبەلاحتر کە ئێستا هەیە لە منطقەکەیە بۆیە ئەوە بۆ گەڕانەوەیە بۆ ئیدامەدانە بە دانووسانەکان بەڵام بەبێ ئەوەی کە بتوان خواستەکانی پێنجای یەک جێبەجێکن و لە هەمان کاتشا بۆ هەڵمژینی ئەو ئەتراز و ناڕەزایەتیانەی شەقامی ئێرانە کە گلیان هەیە لە حیجابی زۆرم لێ کە گلیان هەیە لەو قەیرانانە لەو گەماروانی بەسەریان سەپێنراوە بۆ دەورەیەک ئەتوانێ بەڵام قسەکەوەی ئایا بە دەرچوونی پزیشکیان و بۆ خواستانەی کە هەیەی و خاتەمی و ڕوحانی و تەنانەت ئەحمەدی نەژات و بنەماڵی ڕەفسەنجانی و تەنانەت خومینیش لە پشتی وەستاون ئایا سبەینێ ئەمیش وەکو خاتەمی لە دەست دەرناچێ خۆپشاندان ڕێک ناخات نەرمی نانوێنێ وەکو موسەی و کەڕۆبی بۆی کە بارودۆخەکە ئاڵۆسکە ئەمە جێگای پرسیارە بۆیە بە نظری من ئەبێ هەموو ئەمانە لێک درابێتەوە اینجا پزیشکیان چانسی ئەوەی هەیە کە سەرکەوتوو بێ لەم هەڵبژارنانە زۆر باشە سەبارەت بە کەساتیەکانی کاندید لە ئێران بۆ پۆستی سەرۆکاتی کۆماری ئیسلامی ئێران پێشتر دەربارەی ئیبراهیم ڕئیسی قسەیەکە بوو کە دەیانوت یەکێک بوو لە هەرە جێگرەوە بەهێزەکانی ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامیە وڵاتە بەڵام بەڕای چاودێران ئەم کاندیدانەی ئێستا بە ڕیفۆرمخواز و محافیزکارەکانیشەوە ئەو کەسایەتیانیان تێدا نییە کە بتوانن لە ئەگەری نەمانی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران جێگری ئەو کەسایەتیە بگرنەوە بە بڕوای بەڕێستان ئەم لێکدانەوەیە دروستە یاخودنا وڵا ئوستاز لە ڕاستیە بێگومان دروستە بەپێی ئەو لێکۆڵینەوەوانە و دراسەی کە کراوە مەسەلەن بۆ ئەم خولی هەڵبژاردن کە ئەهات وا بڕیار بوو یا دیزاینەکەی ڕەنگە ئاوا کرابێکە ڕئیسی باشترین کاندیداتۆر بوو بۆ شوێنگرتنەوەی خامنەیی یەکیانەوەی کە سەر بە باڵی مەحافزکار بوو وە خوێنکاری ڕابەر بووە و لەگەڵ سیاسەتەکانی ڕۆیشتووە و شخصیەتێکی سیاسی بارز بوو بۆیە پێیان وا بوو لەم هەڵبژاردنەی کە دێت ئەوەی کە ئێستا ئەکرێ پێشخراوە عەبدوڵڵاهیانە بێتە سەرۆ کۆمار و ئەویژە بێ بە شوێنگرەوەی ئەوە بەڵام بە تیاچوونی و خەوتنە خوارەوەی لە فڕۆکەی ئەمە جارێک کۆتایی هات ئەوەی کە زۆرتریش فۆکەسی لەسرە بۆ شوێنگرتنەوەی دوای مەرجەعی باڵای کۆماری ئیسلامی ئێران خامنەئی باز لە مەسەلەنەوەی خومینیەکرێ و باز لە ڕئیسیەکرا و باز لە وەزیری پێشووتری ئیطلاعاتی ئێرانەکرا و لەناو ئەوانەشا باسی مجتەبای کوڕی خامنەیژەکرێ ئێستا بۆ وڵامی ئەم پرسیارەی جەنابێت بۆ شوێنگرتنەوەی خامنەئی لە دوای خۆی ئێستا زۆرتر باز لەسەر مجتەبای کوڕیەکرێت کە ئەمە پێویستی یەکەم بە پشتیوانی ئەنجومەنی خۆبرەکانەیە و پێویستی بە پشتیوانی سەرۆکۆمار هەیە بۆیە ئەگەر قسەکە لەسەر ئەمە بێ بە نظری من ئەوە چانسی قالیباف زۆرترە قالیباف بۆ خۆی پاسدار بووە و لە شەڕی عێراقیێرانە ڕۆڵ و دەور و نەخشی زۆری هەبووە و بە ئیعازی ڕاستەوە خۆی خامنەئی کراوەتە بەرپرسی هێزی ئاسمانی و بەرپرسی ئاسایشی ناوخۆ و دوایش سەرۆکی شارەوانی تاران ئەمانەکە
کەمنین و تەنانەت بوون بە سەرۆکی پەرلەمانیش. بۆیە بە نظری من قالیباف یەکێکە لەو کاندیداتۆرانەی کە ئەتوانێ پشتیوانی مجتەبا بکە وەکە هەم قالیباف هەم خودی خۆی هەم مجتەبا دەور و نەخش و کاریگەریەکی زۆریان هەیە لەسەر سوپای پاسداران، ینی نفوزێکی زۆریان هەیە کە هەردووچیان چ لە بواری ئابووری و چ لە بواری هەژمونی ئەسکەری و ئەمنی هەردووشیان کاریگەری زۆریان هەیە کە پزیشکیان هەرگیز ئەمەی نییە. بۆیە قسەکەی قالیباف وەکو کەسێکی پراگماتیست و قالیباف وەکو پاسدار کە دەور و نەخشی زۆری هەبووە، زۆر لە دەستگا ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێران لەژێر چاودێریان لەژێر چاودێری ئەوان بە قسەیەکەن گوێڕایاڵنی. بۆیە ئەمە دەرچوونی قالیباف چانسی مجتەبا هەم نزیکە کاتەوە و هەم ئەو خەیاڵەی کە ڕەنگە ڕابەر هەیبێ کە دوای خۆی کەسێک بێ کۆماری ئیسلامی ئێرانی تەسلیم کا و بەم استراتیژەی کە دای ڕشتۆ بڕوا ڕەنگە مجتەبا باشترین بێ، بەڵام مجتەبا بە تەنیا بەبێ پشتیوانی ئەمانە ڕەنگە کارێکی قورس بێ. بۆیە بە نظری من بۆ ئەم حاڵەت ڕەنگە لە ئێستاە باشترین کاندیداتۆر مجتەبا بێ بۆ ئەمە و بێگومان قالیبافیش بێسێ و دوو پشتیوانی لەیەکە. زۆر باشە کاگەنوەر سەبارەت بە بەشداری کوردەکان، ئەگەر بەشداری کوردەکان یاخود ڕۆڵی کوردەکان لە وڵاتە بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری ئێران ڕۆڵێکی میحوەری بێ، بایکۆتکردنی حیزبە کوردیەکان ئایندەی کورد لە وڵاتە بەرەو کوێ دەبات؟ لە ڕاستیە دوو لە کاندیداتۆرەکان بە تایبەتی پزیشکیان کە بۆ خۆ دەزانی لە باوکێکی ئازاری و داکێکی کووردە و خەڵکی مەهابادە هەندێک بەڵێنی داوە کە من جیاوازی ناکەم لە نێوان ڕەگەز و تایفە و ئیتنیکە جیاوازەکانی مەبەستی تورک و ئازەر و بلوچ و کوردوانەیە کە پێم وایە زۆرتر تاکتیکیە و واقعی نییە. بەڵام بێگومان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان زۆربەی جار بەشێکی بەسەرەن نتوانم بڵم بەشێکی پایەکۆتی هەڵبژاردنەکانی کردووە و لە هەمان کاتە بەشێکشی بەشداریەکە. بێگومان بایەکۆتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لەوانە سەرچاوەگرێکە مثلەن مافی خەڵکی کوردستان دیاری نەکراوە، مثلەن مافی خوێندن بە زمانی خۆیان و زۆر بە میدیا و ئازادی ڕاگەیاندن و ئەمانە بە نەزەری من واقعیەتی هەیە. بەڵام قسەکەوەی ئەمە هیچی لە سەرکەوتنی پرۆسەکە بە نیسبەت کۆماری ئیسلامی ئێرانەوە ناگۆڕێ و کەمی دەنگدەریش دیسانەوەی کە ئەم سیاسەتانە ناگۆڕێ بەرامبەر بە تایبە هەر کورد نییە، مثلەن بلوچەکانی جوان عەرەبەکانی ئەهوازی جوان هەمان ئەم گلەیانیان هەیە. بۆیە قسەکەوەیە کە دێتە سەر مافی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی یا مافی کوردیش کۆماری ئیسلامی ئێران ئەڵێمە پێی دەستور ڕێکخراوە، ئەم دەستور ئەم مافانەی داوە. هەرچەندە مثلەن بێکیتر لە کاندیدەکانە یگوت کورتین نین، گەلی ڕەسەنی ئێرانن، باش ئەمە واقع گەلی ڕەسەنی ئێران، بەڵام کە دێتە سەر جێبەجێکردنی خواستەکان و داواکانیان مثلەن وەکو پێویستیان لێ ناگیرێ. مثلەن بۆ معلوماتی جەنابەت چەند کەس وەزیرن لەو حکومەتە یەک لە دوایەکانێ دێ، هیچ وەزارەتێکیان پێ نادرێ بە حکمی ئەوانە سنین، بۆیە وەزارەتەکان درێ بە شیعەکان. مثلەن کورگلەی لەمە هەیە لە هەڵبژاردننی پەرلەمانە مثلەن وەکو پێویست بەشیان پێ نادرێ، لە دام و دەستگاکانە وەکو پێویست بەشیان پێ نادرێ. بۆیە بە نەزەری منە بێ لەم دەورەیەوە مەسەلەن لە داهاتووشە کۆماری ئیسلامیانە ڕیفۆرمی زیاتر بکات لە کوردستان، خواستەکانی خەڵک زۆرتر جێبەجێ بکات. مەسەن خەڵکی بەشێکی زۆری خەڵکی ئەو ناوچە سنووریانە خەریکی کۆڵبەرین، بەڵام زۆر جار تووشی نەهامەتی و کوشتن بنەوە. ئەوە پەیوەندی هەیە بەوەی کە بارودۆخی ئابووری خەڵک باش بکە و ڕیفۆرمی زۆرتر بکە، کرانەوەی زیاتر بکە و ئەبێ مەسەلەن ئەمە تاکە چارەسەرە بۆ حەلکردنی کۆی قەیرانەکانی کۆماری ئیسلامی ئێران و هیواداری ئەم کاندیداتۆرەی کە دێ باشتر بین لە مەسەلانە بکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەنوەر حسێن شارەزای کاروباری ئێران کە تام کاتە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە بۆ مشرۆڤەیە لەگەڵمان بووی. زۆر سپاستان. نزیکەی 20